سڵاو لە ئێوە بینەرانی عزیز و خۆشەویست بورهانی ئەحمەدی سەرەتا بۆ چیرۆکی فیلمەکە و ژانری فیلمەکە پرسیویانە ژانرەکەی درامی کۆمەڵایەتیە. چیرۆکەکەی باس لە مەسەلەی بنەماڵە و کۆمەڵگاکات. ژن و پیاوێک بە ناوی جەلال و مریەم کە ماوەیەکە لە یەکجیا بوونەتەوە کچێکی 13 ساڵانی دواکۆتووی مشکیان هەیە کە کچەکە لە لای باوکەکەیە چەند مانگێکە ئەو کچە دووگیان بووە و باوکەکە یان بڵین دایک و باوکەکە نەیانزانیوەوە. ئێستا ئەمە مۆزۆی فیلمەکە ڕووبەڕووبوونەوەی باوکەکەیە لەگەڵ ئەم کێشە، یعنی لەبەینی کۆمەلگایەکی نەریتی کە لەوانەیە قەزاوەتیان بکات، لەوانەیە کە بڕیاریان لەسەر بات، باوکەکە ئەبێ یەکێک لەمانە هەڵبژێری یان کچەکە یان کۆمەلگاوە بەهەرحاڵ بە دوای چارەسەرێکە کە بۆ ئەو کێشەیە کە ساز بووە، بەڵام چارەنووس بە شێوەیەکی تر اتفاقەکەوێت. ئەو وەختە بۆ چەند هەڵگامۆنێت هاوار بەکرم و ساران پێ ببا خۆم گەورەیەکم دەتەدابێت بۆشمەویستی چی بکەم؟ خێزانم لەیلا باخپیرە سیناریستی فیلمەکەیە و هاوکات یەکیشەوە هەردووکمان دەرهێنەری فیلمەکەین. بە دوای بەرهەمهێنەرێکە ئاگەڕاین ماوەیەکی پێچوو تەلەفۆنمان بۆ چەند کەسێک کرد، قسەمان کرد تا یەکێک لەوانە کاکمایەر حەسەن بوو، سناریۆکەمان بۆی نرد خوێندیەوە، زۆر خۆشی لە سناریۆکە هات، یعنی ارتباطی لەگەڵ سناریۆکە گرت وە پرسی وتی ئەکتەری ئەو ئەکتەری سەرەکی ینی دەوری جەلال هینکی ئایا کەسێکتان هەڵبژاردووە یان نا. سناریۆکەی بۆ منە کە خوێنمەوانەیە بەڕاستی ئەمەنە جوان بووە، ئەمەنە جوان بوو، یەکسەر خەمێک دایگرتم ئیشەکە چونکە بەڕاستی چیرۆکەکەی زۆر ناخەژێر بوو. حەزم کردوتی ئەمە تۆ کاری بەرهەمێنانی بۆ بکەیت، وتم دەوری جەلال هیچیە احتیاجمە منە گەریاوتانە بە خەڵکی کێشە نییە، بەڵام منە وەکو بەرهەمێنەر کارەکەی بۆکەم وتی وڵان نەماناوە بە کەس بەس تۆمان اختیار کردووە. زانی کە ئەکتەرێکی زۆر باشەوە، ئەوەشمان نەزانی کە من و خێزانم کە زۆر جار هەیە کە ئەو ئەکتەرە کۆمیدیانە ئەتوان لە دۆری جددیە زۆر بەباشی نواندن بکەن. نمونە ئێمە لە سینەمای ئێران مەسەلەن محسینی تەنابەندە یان جەوادی عیزەتی ئەوانەمان هەیە کە کۆمیدیەنن لە هەمان کاتیشە لە دۆری جددیە بە باشترین شێوە دەرکەوتووە. من ڕاستە وەکو ئەکتەریشی کۆمیدی دەرکەوتم، بەڵام بە قەناعەتی من کۆمیدیاش کارێکی قورسەم و کەسێ دەرەقەتی نایە. ئێمە ئەو تەجروبەیەمان زۆر بووە کە تۆ بتوانی کاری کۆمیدیا بکەی حتممە نەشتوانی ئیشی جادیش بکەیت. توانا و سەرکەوتنی هونەرمەند لەوایە کاتێککە لە کۆمیدیا توانی بە جوانی ڕۆڵەکان بەرجەستە بکات، توانی حەقی تەواو بە کەسایەتیەکە و بە نواندنەکەی و بە دەربڕینەکەی، بێگومان کاری جادیش بەلایەوانێ ئاسانە بێت. مەکە فیلمێکی نیوە بڵندە، دوو ڤێرژنی هەیە، ڤێرژنێکی کورتی هەیە بۆ فستیواڵەکان، بەڵام ڤێرژنێکی کاملتری هەیە کە ئامادەمان کردووە بۆ ئیکران و نمایش لە سینەماکان. ماوەی فیلمەکە ینی بەرهەمێنانەکەی چەندی پێچوو هەتا ئێستا ئەوە ساڵێک و یەک مانگە لەو ڕۆژەوە کە ئێمە تەلەفۆنمان بۆ کاکماهێر کرد هەتا ئێستا ساڵێک و یەک مانگی پێچووە. فیلمەکە لە ئامادەی نمایشە، ئەمانەوەی لە سینەماکانی باشوورەوە دەست پێ بکەین. یەکەم لە ڕۆژی 19 مانگی یەک لە سینەما سالمەوە نمایشەکەی دەست پێکات و بە دوای ئەوە بە تەماین کە لە باقی شارەکانی باشووریش ئەکرانی نمایشی بۆ دابنین.